خۆشەویستانم کاتتان باش من دکتۆر هێژا قەلەندەر کەزنجانی پسپۆری وردی نەشتەرگەری هەرس و جگەر بابەتی ئەمڕۆمان باسی ئەواکەین کە لە ڕەمەزانە کێ بۆی هەیە بە ڕۆژوو بێت یان کێ بۆی هەیە بە ڕۆژوو نەبێت خاستەن بۆ ئەو کەسانەی کە کێشەی هەرس و جگەریان هەیە بەنسبەت ئێمەوە مەسەلەن هەموو کەسێک ئەتوانێت بە ڕۆژوو بێت بەڵام وەکو ڕێنماییە کە پیانەڵێن ئەو کەسانەی کە کێشەی گەدایان هەیە مەسەلەن بڵێن برینی گەدایان هەیە ئەوەی کە قورحەی هەیە مەسەلەنڵێ کە برسیمە بێت ئازار مەبێت یان کە نانەخوات ئازاریە بێت ئەوانەی کە ترشەڵۆکیان هەیە ئەوەی کە دەریاچەی بینی سوورێنچک و گەدەیە شلە ئەو ترشەڵۆکەی ناو گەدا گەڕێتەوە سوورێنچەکەی سووتێنێتەوە خاستەن کە زۆر بێت زیاد لە حەد بێت مەسەلەن نەدور بێ لە هەموو کەسی ئەو کەسانی کە نەخۆشی شێرپەنجەی گەدایان هەیە و ئەبێت دەرمان و شتی تر وەرگێت ئەمانە لە حاڵاتی خاصی خۆی هەیە وە جیایە بەڵام کە ئەم کێشانی هەیە یان مەسەلەن ئازاری هەیە ئیلتیهاباتی گەدەی هەیە ئەبێ چارە سەر وەرگری ئەم چارە سەرەیش مەسەلەن نەخۆش دایمەن ئەپرسێ کاک دکتۆر ئەتوانم دوای بەربانگ وەریگرم بەعزە چارەسەرێک هەیە کە ڕۆژی جارێکە یان بە جۆرێک تۆ ئەتوانی تەرتیبی کەی بۆی کە دوای بەربانگ بێت ئەوانە ئاساییە بەڵام بەعزە چارەسەرێک هەیە تۆ ئەبێ بە مەزبوط بە وەخت بیخوا نەخۆشەکە ئەوەش لەو حاڵەتەیە ئەگەر بە مەزبوطی نەیخوات کێشەی تری بۆ دروستەکە ئەو ئیلتیهابات و مەشاکل و شتەی بۆ چارەسەر ناکات زیاتریەکات یان ئەو نەخۆشانەی مەسەلەن ئیلتیهاباتی گەدایان هەیە برینی هەیە کە ئەڵێ کاک دکتۆر کە من بە ڕۆژووە بم ئازاری بۆ دروستە بێت لەو حاڵەتانیان نەخۆش نابێت بە ڕۆژوو بێت ئێمە باسی لایەنە طبیەکەیەکەین لە باسی لایەنە ئاینیەکەیەوە کێشەیەکی ترە ئەتوانێت لەگەڵ مامۆسای ئاینیە قسە بکات دوای چۆن بۆی تاویزە کاتەوە ئەوە بابەتێکی ترە بەڵام وەکو بابەتی طبی و بابەتی پزیشکی کە زەرەری لێبات نابێت بە ڕۆژوو بێت ئەبێت دەرمانەکانی بە مەزبوطی وەرگێت ئەبێ مەسەلەن دای من پیانەڵێن ئەبێ ئاو بخوات ئەبێ خواردن بە مەزبوطی مەسەلەن بۆ ئەو کەسانی کە ترشەڵۆکی گەدایان هەیە ئەبێت تا تێری نان نەخوات ئەبێ ڕۆژەکە 5-6 جار نامخوا لەبەری مەجبور نەبێ یەک جار نامخوا و تێر بێت لەبەری ئەو ترشەڵۆکەی نەبێت لەم حاڵەتانەیە زۆر زەرورە کە نەخۆش بە ڕۆژوو نەبێت بەڵام ئەگەر کێشەی زۆر نەبێت مەشاکلی زۆر نەبێت دەرمان وشتی کەم بێت بتوانێت ڕۆژی جارێ وەریگرێت کە بە ڕۆژوو بێت کێشەی نەبوو لەو حاڵەتەیە ئەتوانێت بە ڕۆژوو بێت ئەوە هیچ کێشەمان نییە لەگەڵ ئەوەیە بەنسبەت ئەو کەسانی کە کێشەیشیان نییە ڕێنمایی ئێمە وەکو دکتۆری هەرس و جگەر دائیمەن چونکە کە بە ڕۆژووە برسیە بێت دوای ئەوە محاولاکە لە دوای بەربان خواردن زۆرەخوا طبعاً لەبەرەوەی تاویزی ئەو برسیەتیە بکە ئەوەش مەشاکلی بۆ دروستەکات ورگی ئاوسێت مەعیدەی ئاوسێت غازاتێکی زۆریە بێت دوای چووکە بە سەریعی نانەخوات جۆری خواردنەکەش دەورە بینێت ترشەڵۆکی تووشە بێت دیسانە مەجبورە بێت دوای ئەوە لە پارشێویشە دیسانەوە نانەخوات اینجا بەسەر ئەو نانە ئەخەوێت ئەمانە هەمووی کێشەی بۆ دروستەکە لەبەرەوە ڕێنمایی ئێمە ئەوەیە محاولە بکەن دائیمەن دوای بەربانگ مەسەلەن شتێکی خەفیف بخۆن بە سەریعی نان نەخۆن ئاو زۆر بخۆنەوە لەبەری تەعویزی ئەو ئاوە بکەنەوە لە گیانیانە کە لە کاتی ڕۆژوەکەیان نیام بووە هەر بووە هەم بۆ گورچلێش باشە هەم بۆ گیانی هەم بۆ کۆندامی هەرسیش خواردنێکی زۆر قورس نەخۆن محاولە بکەن تا تێری نان مەخۆن دوای ئەوەی بەربانگ بە سەعاتی 2 سەعات شتێکی تر بخۆن بۆ پارشێویش خواردن و شتی قورس نەخۆن ئیتر ئەم ڕێنمایانە زۆر مهمە بە هیوای ساغ و سەلامەتی بۆ هەموو لایەک زۆر سپاس